دمیتری مۆراتۆڤی ڕووسیایی و سەرنووسەری ڕۆژنامەی سەربەخۆی نۆڤایە گەزێتا ڕۆژی دووشەمە مەدالیای خەڵاتی نۆبڵی زێڕینەکەی کە بۆ ئاشتی وەریگرتبوو خستە مەزادەوە بە باهای 103.5 ملیۆن دۆلار فرۆشرا بۆ ئەوەی پارەکەی بۆ منداڵانی ئاوارەی جەنگی ئۆکرانیا تەرخان بکرێت. هیوادارین ئەمە ببێتە هاندەرێک بۆ گرتبوونەوە بۆ کەسانی دیکە هەتا ئەو شتە گرانبەهایانە و ئەوانەی بۆیان ماوەتەوە بیخەنە مەزادەوە بۆ یارمەتی پەنابەرانی ئۆکرانی پێبدەن لە سەرانسەری جیهاندا. پرۆسەی مەزادکردنی مەدالیاکە پڕ جۆش و خرۆش بوو، واتە ئەو مەدالیایی وەک خەڵاتی نۆبڵ درابوو بە دمیتری مۆراتۆڤی ڕووسیایی لە نیویۆرک کە لەلایەن مەزادەکانی کە لە پورەوە ڕێکخرا بوو. مەدالیاکە بە کەسێکی هەتا ئێستا نەناسرا و فرۆشرا و کڕیارانی هانی یەکتریان دەدا نرخی مەدالیاکە زیاد بکەن. کاتێک دوانرخی مەزادکردنی مەدالیاکە گەیشتەجێ بە دەیان ملیۆن بەرزتر بوو لە بەهای پێشتری کە پێی درابوو. زۆرێک لە ئامادەبوانی ناو هۆڵەکە تووشی سەرسوڕمان هاتن، لەوانە خودی براوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی دمیتری مۆراتۆڤ بوو. ئێمە زۆر بە قوڵی توێژینۆمان لەسەر هەموو پرۆگرامەکانیان کرد و هەموو پێداویستیەکانمان ڕیزبەند کرد، هەر لە پرسی فریاکەوتن بۆ پرسی برسێتی و یارمەتی پزیشکی و داهێنان هەتا دەگاتەوە بەرهێنان لە ئایندەی منداڵاندا. ئێمە زۆر خۆشحاڵ و بەختەوەرین بۆی کە ڕێکخراوی یونیسێف بە بڕیارێکی پۆزتیڤ بۆ پێشنیارەکەمان وەڵامی داینەوە. دمیتری مۆراتۆڤ پێکەوە لەگەڵ ڕۆژنامەوانی فلیپینی ماریا ڕێسا لە ساڵی 2021دا براوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی بوون و کۆمیتەکە ڕێزی لە هەردووکیان نا بەهۆی هەوڵەکانیان بۆ پاراستنی ئازادی ئاخافتن. دمیتری مۆراتۆڤ یەکێک بوو لە نێو کۆمەڵێک ڕۆژنامەوانان ئەوانەی ڕۆژنامەی نۆڤایان لە ساڵی 1993دا دامەزران. ئەم ساڵ ڕۆژنامەی نۆڤایە گەزێت بووە تەنها ڕۆژنامە کە مابوو ڕەخنە لە ڤلادیمیر پوتین و هەروەها لە تاکتیکەکانی لە نێو رووسیا و لە دەرەوەی وڵات بگرێت. ئایا ئەمە چ بژاردێکی دیکەمان دەبێت کاتێک شەڕوا لە ئۆکرانیا بەردەوامە و دوو لە سەرسەی منداڵانی ئۆکرانی ئاوارە بوون؟ خودی خۆم و ڕۆژنامەی نۆڤایە بڕیارمان داوە ئەم مەدالیا زێڕینەی وەک خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی پێم دراوە بیخەینە مەزادەوە. دوای تێپەڕبوونی مانگێک بەسەر داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە، کارکردنی ڕۆژنامەی نۆڤایە لە رووسیا هەڵپەسێدرا دوای ئەوەی مۆسکۆ یاسایەکی پەسەند کرد بۆ پیادەکردنی سزای توند ئامێز بە بەندکردن بۆ هەر کەسێک کە ڕەخنە لە هەڵمەتی لەشکری خوێناوی کرملن بگرێت. لە مانگی 4 ئەم ساڵدا دمیتری مۆراتۆڤ لە نێو شەمەندەفەردا پەلاماردرا و مادەی ئەسیتۆن کرا بە دەموچاویدا ئەوەی بووە مای سوتانەوەی چاوەکانی. بە تەواوەتی تێدەگەم لەوەی کە سەرچاوەیەکی میدیایی ئەوەی لە کارکردنی بەردەوام بێت یەکێکە لە هەرە مەرجە گرنگەکان بۆ ڕێگریکردن لە جەنگ. کاتێک پرسیاری ئەوەی لێکرا کە ئایا بۆچی ڕێکخراوی یونیسێفی هەڵبژارد کە پارەی فرۆشتنی خەڵاتەکە وەرگرێت، لە وەڵامدا وەرگری خەڵاتی نۆبڵی ئاشتی دمیتری مۆراتۆڤ گوتی لەبەر ئەوەی ئەو ڕێکخراوە سەر بە هیچ حکومەتێک نییە و لەسەر و هەموو حکومەتێکی شەوەیە. جێی ئاماژەیە لە ساڵی 2000ەوە 6 ڕۆژنامەوانی ڕۆژنامەی نۆڤایە و هاوکارانی بەهۆی کارەکانیانەوە کوژران، لەوانە ئانا پۆڵۆتیکۆڤسکا بوو ئەوەی راپۆرتی لێکۆڵینەوەی دەکرد. دمیتری مۆراتۆڤ خەڵاتی نۆبڵی خۆی بۆ یادەوەری ئەو ڕۆژنامەوانە کوژراوانە تەرخان کرد.